دەنگی گەل دەنگی هەر چوارپارچەی کوردستانە. ویسەرمانە سڵاوتان لەبێ هەم کاتتان باش بەڕێزان بە یارمەتی هاوکارانم ڕۆماڵەیەکی تایبەتان پێشکەشەکەین لەگەڵمان بن. دوایەوەی شەوی ڕابردوو پۆلیسی بەلجیکا هەڵیکتایە سەر هەردوو تەلەڤیزیۆنی سەرک تیڤی و مەدیا هەبەر ستافی هەردوو تەلەڤیزیۆنەکە هەرشەکەی پۆلیسی بەلجیکیان بە ناسا و پلانگەڕی ناوبردو و دەڵێن ئێمە لێرەوە دەبین و دەبین بە دەنگی گەلەکەمان. وەک دەزانن کە شەوی ڕابردوو ستۆدیۆکانی تەلەڤیزیۆنی سەرک تیڤی و مەدیا هەبەر لە دێندەرلی و بوونە ئامانجی هێرشەکانی پۆلیسی بەلجیکا هێرشەکە بە هیچ ڕوونکردنەوەک ئەنجام درا و بە درێژای شەو ڕێگە بە خەباتکارانی تەلەڤیزیۆنەکەش نەدراوە بڕۆنەوە ناو ناوەندی هەواڵ و ستۆدیۆکانەوە. ڕاگەیاندەکان و ڕایگشتی کاتژمێر 1:30 بەرەبەیانی ئەمڕۆ 23 نیسان هێزەکانی پۆلیسی فدرالی بەلجیکا هێرشیان کردە سەر بارگای کۆمپانیەکانی ڕاگەیاندنی ستێرک تیڤی، NV، ڕۆژ NV، هیڤرۆن NV. بەر لە هێرشەکە پارێزەرانمان و بەڕێوەبەرانی ئەو دام و دەستگانەی کە ناویان هات ئاگادار نەکراونەتەوە کاتێکی ژەنجام دراوە خەباتکارانمان لەوێ نەبوون. بە شێوەیەکی چەتەگەری هێزەکانی پۆلیسی بەلجیکا هێرشیان کردوتە سەر دام و دەستگاکانمان و دەرگای هۆدە و ئۆفیس و ستۆدەکانیان شکاندووە. ئامرەکانی پەخش و کارکردن و هەروە کۆمپیوتەرەکان و هەموو شتێک کە پێویستە بۆ کارکردن یان شکاندویانن یان تێکیان داون بەسەر یەکدا. بەر لە هەموو شتێک ئێمەم هێرشە چەتە ئاسا نایاسایی دژە دیموکراتیک دژە ئازادیە لە ناوەندی ئەوروپادا شەرمەزار دەکەین. ئەم کردەوەیە کۆنتڕۆڵکردنێکی یاسایی نییە بەڵکو کردەیەکە لە دژی دەستگاکانمان کە گوزارە لە ڕاگەاندنی ئازاد و دەنگ و ڕەنگی گەلی کوورد دەکەن. جێی سەرنجە لە هەمان کاتی هێرشی پۆلیسی بەلجیکا بۆ سەر دەستگاکانمان لە تورکیا و باکووری کوردستانیش پۆلیسی ڕژێمی تورکیاش بە هەمان شێوە هێرشی هاوشێوەی لە دژی ڕۆژنامەوانانی کورد ئەنجام داوە. هەروە واتادارە هێرشەکە لە کاتێکدایە کە 126مین ساڵوەگەری ڕۆژنامەوانی کوردیە. پۆلیسی بەلجیکا لە ساڵی 2010دا بە هەمان شێوە هەڵی کوتا بۆ سەر بارەگا و ستۆدیۆکانی ڕۆژ تیڤی و وێڕای وێرانکردنیان زۆربەی کۆمپیوتەر ئامێر و دیسک و ئەو شتانەی کە پێویستن بۆ کارکردن یان شکاندبوونیان یان بەتاڵان لەگەڵ خۆیاندا بردبوونیان. لەوبارەوە پۆلیس و دۆزگەر لە دژمان دۆسییان کردبووە لێکۆڵینەوەیان دەست پێ کردبوو بەڵام ئەنجامێکیان بەدەست نەخست بوو. نەیانتوانی سزای ڕۆژتیڤی بدەن چونکە چ ئەوسا و چ ئێستاش کۆمپانیەکانی ڕاگەیاندنی ئازاد لە چوارچەوەی یاساکانی بەلجیکا کار و خەباتیان کردووە. ئێمە ڕای دەگەێنین ئەم هێرشە لە دژی ڕاگەیاندنی ئازاد هەروەها گەلی کووردە ئامانجی گەیاندنی ڕاستیەکانە هەم بە گەلی کورد و هەم بە ڕایگشتی جیهانی. دەوڵەتی تورک و هاوکارە نێودەوڵەتەکانی تا ئێستا سەدان هێرشی لەم چەشنەیان لە دژی ڕاگەیاندنی ئازادی گەلی کورد ئەنجام داوە بەڵام هیچ کاتێک ئەنجامێکیان بەدەست نەخستووە. ئەوەش بەوە دەگەڕێتەوە ئێمە ڕاگەیاندکارانی ئازاد لە چوارچەوەی یاسایی و حقوقی و خەباتی ڕەوادا کارمان کردووە و لەمە بەدواش لەسەر هەمان ڕێباز بەردەوام دەبین. دەبێ بزانرێت ئەم جۆرە هێرشە چەتەگەریانە و گوشارەکان ناتوانن لە تێکۆشانی ڕەوا ڕامان بگرن. دەوڵەتی تورک بەدەیان ساڵە هەوڵی ڕاگرتنمان دەدا و لەو چوارچەوەشدا دەیان هاوڕێمانی شەهید کردووە بەڵام دیسانەوە نەیتوانیوە بەر بە ڕاگەیاندنی ئازاد بگرێت. بێگومان کەم هێرشە بەرەبەیانی ئەمڕۆ ئەنجام دراوە لە چوارچێوەی پەیوەندی چەپەڵی ڕژێمی ئەردوغانە لەگەڵ دۆستەکانیدا. بۆیە لێرەوە بانگ لە حکوومەتی فدرالی بەلجیکا دەکەین لەگەڵ ڕژێمی فاشستی تورکدا ئایا چ ڕێککەوتنێکی قرێژیان لە دژی ڕاگەیاندنی ئازادی گەلی کورد کردووە. دەبێ بۆ ڕایگشتی ئاشکرا بکەن ئەگەر نەیان کردووە بۆچی بەم شێوازە درندانە و چەتەگەریانە هێرشیان کردوتە سەر دام و دەستگاکانمان و وێرانیان کردوون و زۆربەی شتەکانیان شکاندووە و بەشێکیان بەتاڵان بردووە. ئەم هێرشە چەتەگەریانە لە کاتێکدا ئەنجام دەدرێن کە گەلی کورد خەباتێکی ڕەوا بەڕێوە دەبا. بۆیە بانگەوازی لە ڕاگەیاندنەکان ڕێخستنە مەدەنیەکان پارت و لایەنە سیاسەکانی بەلجیکا دەکەین و پێیان ڕادەگەێنین ئێمە لێرە بە ئاشکرا کار دەکەین و هیچ نهێنیەکمان نییە
دەرگای دەستگاکانشمان هەروە ستۆدیەکانمان بۆ هەموو لایەکراون هەر کەس و لایەک بە تایبەتی پۆلیس دەتوانێت کەی بێوێت بە ئاسانی و بەبێ ڕێگری سەردانی دام و دەستگاکانمان و ستۆدیەکانمان و ئۆفیسەکانمان بکە. ئەم هێرشە لە دەرەوەی یاسایە. پارێزەران و بەڕێوەبەرانی دەستگاکانمان لێ ئاگادار نەکراونەتەوە. پشکنین لە دام و دەستگاکانمان بە تاوان و پێشێلکردنی ماف و ئازادی دەزانین. بەڵێن دووپات دەکەینەوە کە ئێمە هەمیشە دەنگ و ڕەنگی گەلەکەمان بین و لە چوارچێوەی یاساییدا پارێزەرانمان بەرامبەر بەم کردەوە چەتەگەریە بۆستنەوە. ئێمە لێرەین دەنگ و ڕەنگی گەلین پارێزەر و چاندی زمانین. ئەوە ئێمەین کە ڕاستیەکان لە کوردستان و لە ناوچەکە دەخەینە ڕوو تاوانەکانی ڕژێمی تورکیا هەر لە وێرانکردنی ژینگەی کوردستان لە کوشتنی ژن و مناڵ لە فڕێدانیان لە هەلیکۆپتەرەکانەوە تاوانەکانی چەتەکانی داعشمان بۆ ئێوە و بۆ ڕای گشتی بڵاو کردەوە. خەباتکارانی ستێت تیڤی و میدیا مەڕێزان هاوکات هەر لەسەر و هێرشەش کەنەکە ببورن ڕۆژنامە نووسانی باشووری کوردستان هێرشکنە سەر ستێرک تیڤی و مەدیا هەبەر شەرمەزار دەکەن دوایەوەی کە بەرەبەیانی ئەمڕۆ پۆلیسی بەلژیکا هەڵی کوتاوەتە سەر باڵەخانی هەردوو کەناڵی ستێرک تیڤی و مەدیا خەبەر دەست بەسەر کۆمەڵێکە رەسەی میدیایی داگرتووە 86 ڕۆژنامە نووس و دەستگای میدیای فدراسیۆن لە بەیاننامەیەکدا و هێرشان شەرمەزار کردو و ڕایانگەاندووە بە توندی دان و شەرمەزاری ئەو هێرشان ناڕەوایی پۆلیسی بەلژیکا دەکەین و بەشێک لەو ڕۆژنامە نووس و دەستگا و میدیانی باشووری کوردستان لەبارەی هێرشەکەی پۆلیسی بەلژیکاوە هەڵوێستی خۆیان دەربڕیوە و باسییان لەوە کردووە کە ئەم مامەڵێ دوورە لە هەموو بەهایەکی مرۆی و ئەخلاقی و پێشەلکردنێکی زەقی مافەکانی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەگەری لە وڵاتێکی بانگەشەکاری دیموکراسی و نامبێ مامەڵەی سەربازی لەگەڵ ڕۆژنامە نووسان و میدیاکاندا بکرێت هیچ بیانێکی ژنێ بۆ ئەنجامدانی ئەم هێرشە. لە باشووری کوردستانەوە عادل عوسمان چاودێری سیاسی لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە بێ. کاک عادل سڵاوت لێ بێم کاتت باش دەمەوێ ڕاستەوخۆ هەڵوێستی جەنابەت بزانم بۆ خۆ دەزانی کە ئەمە جاری یەکەم نییە هەم ڕۆژنامە نووسانی ئەم تەفگەرە هەم میدیاکانیشی دەکەوێتە بەر شاڵاوی هێرشکردن بەڵامەوەی جێگەی سەرنجە لە وڵاتێکی دیموکراسیدا ئەم جارە هێرش دەکرێت. سڵاوەیەوە دەستان خۆش بێت پێش هەرشت پیرۆزبایی یادی ڕۆژنامەگەری کوردی لە سەرجەم ڕۆژنامە نووسان و خوێنەران و ڕۆشنبیرانی کوردی ئازا دەکەم بۆ بۆنەوە ینی ئەو هێرشە محکومەکەم و ئەوە هێرشێکە لە چوارچەوەی کۆنسپتێکی جیهانیە بەڕاستی ینی هێرشێکی بچووک نییە ئامادە بۆ کراوە دەوڵەتی بەلژیکا بەپێ ئەوەی لە هەواڵەکانە ڕاگەیەنراوە لەسەر داوای پۆلیسی فەڕەنسی کارێکی لەو شێوە کراوە دیارە ئەمە ڕێکەوتنێکی گەورەیە لە بینی تورک فەڕەنسا و یەکێتی ئەوروپا کە چۆن بتوانن ئاستەنگی بۆ دەنگ و ڕەنگە ئازادەکانی گەلی کورد دروست بکەن و چۆن بتوانن هێرش بکەنە سەری بۆ ئەوەی ئەو تێکۆشانەی گەلی کورد کە بە ئاستێکی فراوان گەیشتووەوە بە گوێ و چاوی بینەران و بیسەران ئەدوکات دابخەن و نەهێڵن ئەو دەنگە ئازادانە بگاوە ئەو سەرکەوتنانە بگاوە و تێکۆشانە بە ئاستی فراوانیەکەی خەڵک و کۆمەلگەی جیهانی ببینێ لەبەرەوە هێرشەکە بۆ گەیاندن بۆ لێدان لە خواست و ویستی ئازادی گەلی کورد و بەشێکە لەو تێکۆشان لەو شەڕانەی کە لە بەرامبەر تێکۆشانی ئازادی گەلی کووردا بەڕێوە برێدانیەوە هەر لێدانێک نییە ئێمە بۆ لێدانانە ڕاهاتوین و چەنە لێمان بدرێ ئەوە بەهێزەبین لەبەرەوە سەیرەکەی لە گۆڕەپانەکانی ژیانی جیهانیە ئێمە لێمانەدرێ بەڵام لێدانەکان بۆ ئێمە بوون بە سەرچاوی هێز بە سەرچاوی یەکگرتووی بە سەرچاوی ڕێخستن بوون و هاتنە دەر لە ناو کڵی تێکۆشانی ئازادیە کە هەرچی زیاتر هەنگاوەکانمان گەورەتر هەنگاوەکانمان بە بڕیارتر بکەین لە پێناوی ئازادی و سەرکەوتنە بۆیە ئەو لێدانانش بۆ خۆی بەشێکن لەو لێدانانەی کە لە گۆڕەپانەکانی شەڕ لە دژی گەریلا لە شارەکان لە دژی شارەوانیەکان لە ڕۆژاوای کوردستان لە دژی هێزی پاراستنی گەل لە باشووری کوردستان لە دژی خواستی ئازادی گەلی کورد و تێکشکاندنی دەستکەوتەکانی لە هەر شوێنێکی ئەم دنیاە لە بەرامبەر هێرشی داگیرکاریە تێکۆشانێک هەبێت هێرشیش هەیە بۆیە ئەو بەشە ئەو بەشەش ئەوەش بەشێکە لەو هێرشانە و بۆ ئێمە خوێنراوەیە و ئامادەکاریش ئەکرێت و هەمیشەش وەڵامی هەبوو گەلی کورد لە بەرامبەر ئەوانە ینی چەند هێرش کرابێت ئێمە پاشەکشەمان نەکردو بەڵکو بەهێز بووین ینی تەماشا بکە لە هاتنی ئەردۆغانە بۆ باشووری کوردستان
بنەماڵی بەرزانی و پەدەکە ئاڵایەکی بلاجکتۆریان دا لە قەڵای هەولێر وەک بەخێر هاتنێکی ئەوە بەڵام پاساویان بۆ هێناوە بۆ نۆکەریەکەیان بەڵام گەل لە بەرامبەریە ئەوە بە هێزەوە وەستایەوە کە شەرمەزاری کردن کە ئەو کاری خراپ کرد و پێی وتنوتی ئەوە نۆکەریە ئەوە نە پرۆتۆکۆڵە نە سیاسەتە نە هیچ شتێکە لەبەرەوە لە هەر هەنگاوێک کە دوژمنانی گەلی کورد بۆ لێدان لە تێکۆشانی گەلی کورد هەڵیهێننەوە ڕق و تووڕێی وەڕێخستن بوون و بەرزبوونەوەی ئاستی تێکۆشان دروست دەبێتەوە بۆیە هەرچی زیاتر ئەو هێرشانە کە ئەکرێ هەم ئێمە بەهێزەکە و هەم ینی ڕنگدانەوەی بەهێزی تێکۆشانی ئێمە و گەورەبوونی تێکۆشانی گەلی کووردا بۆیە دوژمن ئەو نەتەنگاوە بێ هێرشی ترەکاتەوە سەرمان. باشە کاک عادل جەنابەت باسی سەردانەکەی دوێنەی ئەردۆغانت کرد بۆ عێراق و دانیشتنی لەگەڵ سەرانی هەم حکوومەتی ئەنجومەنی ناوەندی عێراق و هەم حکوومەتی هەرێمی کوردستانیشدا و بە تایبەتی لەسەر و پێشوازیە گەرمەی کە لەلایەن ئەردۆغانەوە لەلایەن سەرانی بەرزانیەوە بۆ ئەردۆغان کرا دەنگۆی زۆر جیاواز کرا ینی ئەو هەموو نیگەرانیە لە ئاستی پێویستا بوو بە بڕوای جەنابەت ئەمە یەک دووەمینیش ینی زۆر کەس قسە و باسی لەسەرەکە بە تایبەتی لەسەر نخبەی سیاسی بەدەر لەوەی کە ناڕزایەتێکی زۆر گشتگیر هەبوو بەشێکی شانیانگو وەکو پەیوەندی دیبلۆماسی دوو شوێن ئاسایی وەرگیراوە. ڕاستی ئاسایی نییە لەبەرەوەی هەر جوڵەیەکی خودی ئەردۆغان وەک سەر و کۆماری تورکیاوە دەوڵەتی تورک وەکو دەوڵەتی فاشیست و شەڕ ئاسایی نییە بە تایبەت بۆ کوردستان یانە بینیت دەوڵەتی تورک تووشی فۆبیای کورد بووە و ئەردۆغان بە شخصی خۆی فۆبیایەکی هەیە هەر ناوی کوردی لێبێنە ینی وەک گاسوورە ئیسپانی وەک گاکانی ئیسپانیا وایە کە پەڕۆسوورەکانیان پیشانەدەی دووکەل لە لوت و لە گیانیەوە دێتە دەرەوە لەبەرەوە ئەو جوڵەیەنە لە چوارچەوەی جوڵەیەکی دیبلۆماسیە بووە وەنە لە چوارچەوەی جوڵەیەکی هاوتاییە بووە کە هێ دوو لایەنی بەرامبەر بۆ لەبەرەوەی گەر ئێمە سەیری ئەتەکێتی دیبلۆماسی بکەین لە دانیشتنەکانە کاتە دوو لایەنی دیبلۆماسی بەرامبەر بە یەک دائنیشن بەرامبەر بە یەک دائنیشن لەسەر مێزێکی لاکێشە لەسەر مێزی خڕدانانیشن مێزی خڕ واتای ئەوەیە کە ئێمە یەکێکین و ئەمانەوە پێکەوە گفتوگوی ڕەوشێک بکەین لەبەرەوە خودی جوڵەکە و خودی کۆبوونەوە مێزەکە دلیلی ئەوەیە کە سەرانی باشووری کوردستان و هەرێمی کوردستان خزمەت بە داگیرکەری تورکەکەن باشە و داگیرکەری تورک ئەوێ گفتوگوی ئەویان لێ بکات لە بەرامبەر تەفگەری ئازادی و پەکەکە و گەریلاکانیش سەری چیادا بەشداری شەڕێ بکەن کە دەوڵەتی تورک خۆیتیان ناچار ماوە پێی ناکرێت بۆیە ئەو دانیشتنە دانیشتنێکی نە دیبلۆماسیەوە نە ئەتەکێتێکی سیاسیشی هەبووە بەڵکو شێوازێکی سیخوڕی و بەکرێگیرایی وەکیەکی بووە بۆ ئەوەی بتوانن یەکێتیەک دروستکەن لە بەرامبەر گەریلادا خۆشبەختانە نە لە عێراقا نە لە هەرێمی کوردستانە بەپێی ئەو هەواڵانەی کە هەیە دەستکەوتێکی وای نەبووە کە ئەو لایەنانە بتوانن بکەونە ناو شەڕی ڕاستەخۆی دژی گەریلا و پەکەکەوە ئەو 26 ڕێکەوتنەی کە واژۆ کراوە لە بینی عێراق و تورکیادا هیچ مەترسیەکی نییە بۆ سەر عێراق بەگشتی یاخود پەیوەندەکانی عێراق وەرێمی کوردستان دواتریش دێمە سەر هەرێمی کوردستان کاک عادل بەڵە چۆن نیەتی ڕاستیەکەی دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی خۆ بەزلزانی باڵادەستە ئەوێ هەر شتێک گرێ باتەوە بەخۆیەوە بۆ دەستکەوت بەخۆی بێتەوە ئەوە وڵاتانی کە ڕێکەوتنیان لەگەڵاکە بە گوێرەی خۆی شێوەیان پێ بدە لەبەرەوە کاتێک هاتۆتە بە عێراق ئەوێ لەنا ئەو ڕێکەوتنانە کۆمەڵی خواستی خۆی هەیە بەدی بێنە یەک لەوانە کە بنچینەی ترینە دژایەتی کردنی گەلی کورد و بەشداریکردن لەو شەڕ و هێرشانی کە ئەوێ لە هاوینی ئەم ساڵە بیکاتە سەر گەریلا و ناوچەکانی پاراستنی مەدیا و ناوچە ئازاد کراوەکان بۆیە ئەمە خواستێکە باقی خواستەکانی تری پێوە گرێ درێ یەک لەوانە خواستی ئاوە کە ئاو لە دەستی دەوڵەتی تورکایەوە باشووری عێراق و باشووری کوردستانی وێران کردووە بە بۆنەی گرتنەوەی ئاوە لەم ناوە شێوازێکی زۆر لە بیابانبوون لە دەشتاییەکانی خوارێ عێراق و لە ناوچەکەیان دروست کردووە بۆیە لە یەکێک لە شتەکانەوە ئێمە کێشەی ئێوە ئەزانین لە ئاو بەشینتیایە ئەگەر پێویستان بوو وەرنە لامان ئەمە یانی چی ئەمە یانی ئەوەی کە لە سیاسەتە لە شەڕەکەی ئامادەکاری بۆ شەڕ لە دژی گەریلا دەستکەوتیان نەبووە ئەوێ بە ئاو هەڕەشە بکا بڵێ ئەگەر ئەوە نەکەن ئێمە ئەمەتان لێوەستینەوە
بۆ وەرگرتنی قۆنتەراتی کۆمپانیا دروستکەرەکانی دەوڵەتی تورکە بۆ ئیمتیاز وەرگرتن لە ئاوادانکردنەوە لە دروستکردنی بنەما ئابوووریەکانی عێراقا. ئەمەش بۆ خۆی بەشێکە لە داخوازیەکانیان کە ئەیانەوێ ئیمتیازی ئاوادانکردنەوە و ئیشەکانیان لە عێراقا لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە بەدەست بێنن. باشە. لایەکی کە ڕێگەی گەشەیە کە یانەوێت لە ڕێگەی فاوە بۆیە هەردوو دەوڵەتی قەتەر و ئیماراتیشیان خستە ناو پرۆسەکەەوە لەبەرەوەی بتوانن ڕێگەیە بکەنەوە لە فاوە دەست پێ بکە هەتا ئۆڤاکۆ و لێەوە بۆ ئەوروپا بڕوە. بەڵام ئەمانە هەمووی بۆ خۆی لە ناو ناکۆکی ناوچەییان، یعنی نە عێراق ئەتوانێت بە تاقی تەنیا بڕیاری لێ باچونکە خاوەنی سەری و بەرژەوەندی خۆی نییە و نە تورکیا ئەتوانێت جێبەجێ بکە لەبەرەوەی ناکۆکی لە ناوچەکە لەسەر ئاستی وزە و ئاوادانکردنەوە ئیمتیازاتی ئابووری لە عێراقا هەیە. بۆیە ئەو پرۆژانە پرۆژەیەکی ناکامڵن، ئەکرێ ینی دەستکەوتیان هەبێ ئیشیان لەسەر بکرێ، بەڵام بەو دڵخوازە نییە کە دەوڵەتی تورک ئەیەوێت. عێراقش پێویستی بە تورکیا هەیە لەبەرەوەی ڕێڕەوێکە بۆ خۆی وە کۆمەڵی قسە ئەکرێت لەسەر ئەساسی ئەوانەی کە ڕێڕەوی نەوت دەکرێتەوە نەوتی کوردستانە ڕاستەکەی نەوتی کوردستان کۆتایی هاتووە ئەو هێڵە وازی لێ هێنراوە لەبەرەوەی لە دادگای ناوبژیوانی پاریسا ئەو هێڵە ڕاگیراوە. ئێستا هێڵی جەیهان کەرکووکیانەوێ بخەنەوە ئیش ئەوە پەیوەندی بە کوردستان و نییە لەبەرەوە ئەو هێڵە ئابووری ئۆڤاکۆش جارێکی کە زەربەیەک و لێدانێکە لە پێگە و جێگەی ئابووری هەرێمی کوردستان و حکومەتەکەی. بۆیە ئەو شەڕێک کە بەڕێوە ئابرێ ڕاستیەکەی ینی شەڕێکە لە دژی دەستکەوتەکانی گەلی کوردستان لە ستاتوی حکومەتی هەرێم و لە حکومەتی هەرێم و لەو پێگەی کەماڵی بارزانیش لە ناو حکومەتی هەرێمە هەیەە، چونکە ئیتر ئەوان ڕوت و ڕەجاڵەکاتەوە لەو دەستکەوتە ئابووریانی کە لە هەرێمی کوردستان دەستیانە کرد. باش کاک عادل جەنابیشت باسیە و چەند ڕاکەوتنێکت کرد، ینی وەگەوەی کاشکرا لە 26 ڕاکەوتن و یاداشنامەی کە لە نێوان هەردوو لاداوە ژۆکراوە ئەوانەی کە زۆر فۆکسی خراوتە سەر 6 یاداشنامەیان تایبەت بوون بە بوارەکانی ئابووری بازرگانی و بەرهێنان کشتتوکاڵۆک و جەنابیشت باس کرد. ینی پرسێکی زۆر گرنگ هەیە هەر کەمە پێش ئێستا ئاماژەت پێدا کە مەسلەی پرسی بەردانەوەی ئاوە بەخۆ دەزانی کە تورکیا مەسلەی بەردانەوەی ئاوی وەکو فشارێک بەکاردێنەوە. کاتی خۆی لە سەردەمی کابینەکەی مالکی ئەگەر لەبیرت مابێ عەبدوڕەشید بە نوێنەراتی عێراق سەردانی تورکیای کردبوو هەرچەندە سەرکەوتوو نەبوو لە ڕازیکردنی تورکیا بۆ بەردانەوەی ئاوی زیاتر بۆ عێراق. یعنی دوێنێش بۆ من جێگەی پرسیار بوو ئایا لەم سەردانەیدا ئەردۆغان بۆ عێراق بابەتی ئاو کە بەشێک بوو لە پرسەکانی گفتوگۆکردن دەتوانرێت تورکیا ڕازی بکرێ بۆی کە ئاوی پێویست هەم بۆ عێراق بەربداتەوە، تەنیا عێراق نیە ینی سووریاش بەدەست کێشێکم ئاویەوە دەناڵێنێت. بەڵێ ینی سەیری سەرچاوی دیجلۆ فرات بۆ هەردوو عێراق و تورکیا و سووریایە. لەبەرەوە ئەم کێشەیە کێشێکی نێودەوڵەتیە و ئەمە بە یاسای نێودەوڵەتی ڕێکخراوە کە چۆن ئەمانە هەر یەکەی سوودمەند دەبن لە ئاوی پێویست بۆ هاتنی ئەو ڕووبارانە و وشک نەبوونیان و سوودمەندبوون لە سەرچاوە کشت و کاڵیەکان. تورکیا ئێستا ئەوێ بەهۆی ئەوەوە ینی دوو ئیمتیاز وەربگرێ، ئیمتیازێک کە لە ڕێگەی جۆگەکانی ئاودێری و بڵێن تنۆکاندن و ئەو جۆرەشتانەوە بە تنۆک ئاو بە عێراق بدات. بەڵام لە بەرامبەر ئەمەیە ئەوێ چی بکە عێراق هاوکاری بکات لە بەشداریکردن لە شەڕی گەلی کورد و پەکەکەیە گەریلاکانی کوردستانە. ئەم پرۆژەیەکە ینی چ لە ڕووی سیاسیەوە قابلی ئەوە نییە کە سەرکەوتوو بێ لەبەرەوە عێراقش لە خەتەر و مەترسیەکەی تێگەیشت بوو بۆیە ڕازی نەبوو. پێی دوو ئیمتیازاتی ئابووری ینی شەڕی سەرمایە لەسەر ئیمتیازاتی ئابووریە لەسەر دەستکەوت و قازانجە. چۆن ئەمریکایەک نەیهێشت حکوومەتەکانی پێشینی کازمی و عادل عەبدولمەهدی و ئەوانە سەرکەوتوو بن لەو پرۆژانێک کە ئیمزای کرد لەگەڵ دەوڵەتەکانی ترا و ئەیانویز ئەمریکایان تا وەلا بنێ. ئێستش ئەم پرۆژەیە ژوایە ئەمریکا دەردی خۆی لە من یەک دنیا پارەم خەرج کردووە قوربانیم داوە خوێنم ڕشتووە ئێستا شەریکاتی بێگانە بێت ئیمتیازاتەکانی بچێنێتەوە لە عێراقا لەبەرەوە نایەڵە. ئەم مەوزوعش بۆ ئەمریکا وایە مەترسیە ینی ئەو ئیمتیازاتانی کە تورکیا ئەوێ بەدەستی بێنێ لەسەر شانی ئەمریکا ئەوێ بەدەستی بێنێ. ئەمریکاش هێزێکی باڵادەستە قازانج پەرستەوە شەڕی قوتبەکانی ئابووری بەدەستهێنانی زۆرترین قازانجە. باشە لەبەرەوە بۆ تورکیاژە مەوزوعێکی ئاسان نییەوە نایەڵێ ئەمریکاش بە ئاسانی ئەمە سەر بچێت و سەر بکەوێ. بۆیە مەترسیەکانی لێدانەوەی ئەو خەتانە
هەمووی لەسەر یەگەڕاتەوەتیایە. باشە کاگادل بۆ خۆت زانی ئەم هاوکێشانە هەموو گرێدراوی یەکەن هەر لەم هێرشەی دەوڵەتی بەلجیکا کە سەر لە بەیانی بەرەبەیانی ئەمڕۆ کردوێتی هەم لە کۆی گشتیە و هێرشانێکە لە ماوەی ڕابردوودا کراوە سەردانەکەی دوێنێ ئەردۆغان بۆ عێراقدا ینی بە دەمێ بپرسم ئێستا مەترسی شەڕێکی جددی لە باشووری کوردستان دەکرێەوە کۆی کە پێشووتر پێشهاتێکی لەو جۆرە هەبوو یاخود نا ڕاستی دەوڵەتی تورک لەسەر ئەساسی شەڕدا مەزراوە ناتوانێت واز لە شەڕ بێنێ بەڵام ئایا چەند توانە هەیە بۆ بەردەوامی ئەو شەڕە ئەمە بۆ خۆی پرسێکە بۆ چەنە ئەو دەوڵەتانەی ناوچۆوانەی کە ئەو چاوەڕوانی لێیان هەیە وەک عێراق وەک ئێران وەک پەدەکە وەک ئەو هێزە گرێدراوانەی خۆی چەنە ئەتوانن هاوکاری بکەن لەم شەڕەیە ئەمە بۆ خۆی ینی هێزێک کێداتەوە یا بێهێزیەکە دەوڵەتی تورک لە بەرامبەر ئەو شەڕەیە بۆ چوونی من لەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چونکە بەرژەوەندەکان جیاوازن و بەریەکەوتن هەیە تورکیا ناتوانێت ئەو وڵاتانە بە گوێرەی خۆی بەکاربێنێ لەبەرەوە نایەت توانێت هێرشێکی لەو شێوە کوشندە و مەرگبار کە ئەو بەتەمای هەیە بەڕێوە ببات بۆیە ئاڵوگۆڕی ناوچەکە بەو ئاراستەیە کە دەوڵەتی تورک لە جیاتی ئەوەی بکەوێتە بەرپێی دەوڵەتانی تری ناوچە بچێت دەستی ئیمراڵی ماچ بکە و لەگەڵ لە ئەو دەستە درێژکراوەی بەڕێز ئۆجلاناکە لە ئیمراڵیەوە درێژی کردو بۆ ئاشتی جارێکی کە بیگرێتەوە و مێزی گفتوگۆ چارەسەریەکان پێش بخاتەوە بۆ ئەوەی ئەو ناگەلانی تورکیاش و گەلی تورکیش نەکەوێتە بەر نەفرەتی هەژاری و برسێتی و کوشتار و ناڕەحەتیەوە بۆیە ئەو پرسێکە کە دەوڵەتی تورک بۆ خواستی کە خۆی بە شوێنەوەتی بەدی نایێت ناکۆکیەکان زۆر قۆڵن و هێزی گەلی کوردیش لە ئاستێکایە کە توانا و ڕێگە بەوە نادا کە جارێکی کە تورکیا بە شێوەیەکی ئابە و هێزەی کە جاران هەیبوو ئەیویست و ئەیتوانی زۆر شت بکە بەدەستبێنێ و ئامانجەکانی تیا سەرکەوتو بێت لەبەرەوە ئاڵوگۆڕەکانی ساحی شەڕ ئاڵوگۆڕەکانی کۆمەڵگەی کوردی ئاڵوگۆڕە نێودەوڵەتیەکان و جیهانیەکان وای لێک دەوڵەتی تورک کردو بچووکی کردوێتەوە هێناوێتەوە سەر گۆڕەپانێکەوەتانێ بە نزیکی ساڵێک ئەبێت گەڕانی دیبلۆماسیەکات بۆ ئەوی گوڵۆپی سەوزی بۆدا بگرسێنن تا هێرشێ بکات و ئەوێ هاوپەیمانی و هاوبەندیەک دروستکە لە ناوچەکەیە بۆ ئەوەی بتوانێت شەڕی گەریلا بکە بەڵام سەیرەکەی هیچیانی بۆ بەدی نایەت باشە بە ئامانجێک ناگا کە بتوانێت ئەم هێرشە بەردەوامی پێبەوە ئەم هێرشش بکە شکستەکەی زیاترە بێت لە قازانجی بووی باشە دنیاک سوپاس دەکەم عادلوسمان چاودێری سیاسی لە باشووری کوردستانەوە لەگەڵمان بووی دنیاک سوپاس ڕۆژێکی خۆشتان هەبێت زۆر سوپاس بۆ ئێوەش دەستەکانتان خۆش بێت بەڕێزان لەگەڵتان بەردەوام دەبین جگە لەمانێکە گوێتان لەبوو لە دوانی نەجیبە قەرەداخی میدیاکار و هاوکات نیلوفەر کۆچ و شەهلا حەفیدیش ئامادەیە با پێکەوە گوێبیستی هەڵوەستی ئەوانیش بین. نیلوفەر کۆچ گوتەبێژی دەرەوەی کاروباری دیبلۆماسی کەنەکە لەگەڵمانە بێ. نیلوفەر خان سڵاو دەبێ پێم بڵێ تا چەند ئەم هێرشەی سەر میدیای ئازاد هاوکاتە لەگەڵ ئەو سەردانەی ئەردۆغان بۆ عێراق و هەرێمی کوردستاندا و تا چەند درێژکراوی و هێرشانەی دیکەی کە لە ماوەی ڕابردوودا کراوەتە سەر کوردستان. ئەڤ ئێریشا کو ئیرۆ لە بەلچیکە لە سەرگەاندنە کوردی هات لەوازیە ڕێژیمە ئەردۆغان دەدە دیارکردن چکە دوای هەلبژارتنین باکووری کوردستان گەلێمە ji bo ئەردۆغان گوتنا هەروەها مهارەزا تورکیاش گوتنا یعنی ئەردۆغان یدی دەسەڵاتداری خۆ سفر بێ لە تورکیا و کوردستانە باکوور بۆ وێ پێویستیەوەی و شەر هەیە و دخوازی هەموو وەلاتان بکە دژی کورد و چ یدی تورکیا مای دفرۆشەش بۆ هەر کەس ببە دژمنی کورد یەکشی سەردەما بێ ئەوە دوێم ئامادەکاری بۆ شارێکی مەزن دیکە بۆ وێ چوو بەغدا هەولێر و ji bo Kurd bêdeng bimin agahî derbarê vê şerê de negirin û berxwedan nekin ragihandina Kurdî êrişî ser ragihandina Kurdî bikin yani peyam ew e em ê we bikujin dengê xwe nekin yani daxwaza Erdogan vaye û ya din çûna wê hewlêrê dîtinê hevdîtinê wê li gel rayaderên Minnemala Barzanî çûn tabloyeke çûn derdixe yani Erdogan
دلی کشم گل کرد نیه تنیا گل حزب که کرده یعنی با دوی تنیا پکک با مکیشه بس دبینی بنامال بارزانی کردن دوستی منن بله پیام داده یعنی ورا کردین که نه دوست ترکیه به وقت بنامال بارزانی و نه همو او دیگه خازه دنیای دا کرمینالیزه بکه بیجا و نه خرابن یعنی سیاست کرد باش و یه خراب او دیگه کردن آزادی خاص کردی که دیجی داگر کلا دولت ترکن و دیجی جوان شهر دیگه جبو دنیا نه بجا اردوغان شهر کردان نکه چون سری کرده استا انها به دشمن جنجیان آزادی تکوشینا دایشه دا استا جهانی دا روی رسم کرده زور باشه اینها جبو نه بجا و شهر کرده ترکیه کرده شهر ترکیه PKK'ye çetke dimen legal benamala barzani dikşine ve naj dost منن کشم از من حزدکم از من کرده حزدکم ادلی یک سلام جوایه باشه بدر لو بهم خوش لید بپرسم او پیشوازی گرمای که لالان هولر و سرانی برمالی برزانی و کلا میدیا کان دنگ دانوی که زوری هبو زور با سیسی بندرا یعنی در حق با پیشوازی کردن لکساتی که او اردوغان که با کرکوجی نصراوه yani bertek gelemel başur nişanda ala Türkiye لسر قلا هولی برستیجی جی شرمزاریه yani دلیم protokol diplomasi ne var demek ki benamala barzani de çe Türkiye avan ala herima Kürdistan nişanadın taniye ya Türkiye eğer protokol be bu çe demek ki rayadarin qadapede için Türkiye çima avukat ala başur nişanadın yani ve ne diplomasiya var siyasete که ارزانه و سن نرخ کرده گالتل کرده تکرن و سری ما برز داد خن عرضه و شرم کش با ما کرده یا نفسی وازی پیشوازی کن علی ترکال هولیر مزاکل لباکور کردستان خلق سجن کرن تی جزا کرن جبو اف آلران اکن باید انسان تیم کشتن علی دنج باید بینی براستیجی شرم که مزنش با ما کرده دنیا سپاس دکم خاطری بخیر مام جارا نجيب قرداغي وكم ميدياكار وروشناموان دبيت هير شوي ك دكرت سر دامزراوي ميدياي تفجري ازادي كردستان دمي بملي جناب طلي شلو باريو بدلنيا ام هيرشا بدرنيه لو ترافيك الدبلوماسي ك لنوان دولتي تركيا ولاتاني روشلاتي ناو راس وهروها لقل ولاتاني اوروبا انجام ددريا ما ويق لما برها كان فيدان وزير دروي تركيا كبيشتر مستشاري ميد براويش كاري ميد بولا لبلجيكا بو چند جار دیداری انجام داوا ام هیرشا بگومان لچارچوبه کنسپت سیاسی که لنیوان اولاتانیا پیک هاتون لسری رکوتون انجام دراوا و براسی تیرور اما تیرور لبرانبر با تیروریزه کردنی خباتی و تکوشانی گلی کرده لچارچوبه مدیا آزاده لبر اوی همو او کارانی کلم دزگاه دادکریه لبقوناقی رشتی بیشوا که دادگاه نیتوانی هیچ شتێک بسەلمێنێ دادگای دانیمارک ئەم ڕووداوە دیارە بە هەموو پێوەرێک تیرۆریزەکردنی تێکۆشانێک گەلی کوردە کە بە پێی یاساکانی یەکێتی ئەوروپا بە پێی یاساکانی بەلجیکا کاروبارەکانی بەڕێوە دەبا لەم دەستگایانە هیچ کاتێک بە 17 ساڵی ئەزمۆنی خۆشمەوە لەم دەستگای ڕاگەیاندنی ئازادا هیچ کاتێک هیچ کارێک لەم دەستگایانە لە دەرەوەی نۆرمەکانی یاسایی یەکێتی ئەوروپا نەکراوە ئەوەندە ئەوەی هەیە ڕۆشنایی خستنە سەر ئەو تیرۆرەیە کە دەوڵەتی فاشیستی تورک لە بەرامبەر بەگەلی کورد لە هەموو بەشەکانی کوردستانە ئەنجامی دەدا ئەرکی ڕاگەیاندنی ئازادیش ئەوەیە ئەگەر ڕاگەیاندنی ئازاد بۆ ئەوە نەبێ بۆ چییە؟ لەبەرەوە لەم قۆناغی ئێستای هێرشکردنە سەر ڕاگەیاندنی ئازاد بۆ بێدەنگکردنی گەلی کوردە بۆ بێدەنگکردنی بزوتنەوەی ئازادی گەلی کوردە بۆ سەرکوتکردنی داخوازەکانی گەلی کوردە بۆ درێژکردنەوەی تەمەنی فاشیزمی دەوڵەتی تورکیایە بۆ درێژەدان بە بەرژەوەندەکانی خوان لەگەڵ دەوڵەتە فاشیستەیە. دنیا سپاس دەکەم نەجیب قەرەداغی. برزان شهلا حفید اندامی دسته بروبری کنگرەی نەتۆی کوردستان کە نەگەشت لەگەڵمانە شهلا خان سڵاوت لەبێ ئەم کاتت باش پێمان بڵێ تا چەند ئەم هێرشەی میدیایی سەر کەناڵی ستەرک تیڤی و مەدیا هەبەر درێژکراوەی کۆی گشتی و هێرشانێک کە لە ماوەی ڕابردوودا تورکیا کردوێتە سەر کوردستان.
بەڵێ ئەمڕۆ کەیادی گەڕانەوەی چەند ساڵی ڕۆژنامەی کوردیە ڕۆژنامەگیری کوردیە بەداخەوە لە هەمان ڕۆژە لەسەر داوای فەرەنسا ئەم هێرشە کراوەتە سەر ستێرکتێڤە و بە شێوەیەکی زۆر ناشرین زەرەرێکی زۆریان داوە لە کەناڵەکە و دەرگاوشتیان شکانووە طبعا ئەمە درێژکەرەوەی یعنی پەلامەردانێکی سیاسیە چونکە بەڕاستی نەتەوەیە گرتوەکان کە دامەزرا یەکێ لە ئەو بانگێشەی دەوڵەتە زلهێزەکان بۆ ئاشتی و دیموکراتی و پاراستنی سەلامەتی ناوخۆی وڵاتەکان و بینی وڵاتەکانە بەڵام بەداخەوە ئەبینین کە کورد بەتایبەت ژنی کورد بەشدار بوو لە دژایەتی هێرشی داعش و تیرۆریستی یعنی ڕەمز بوو کورد و بەتایبەت ژنی کورد ڕەمزی نەهێشتنی تیرۆر بوو کەچی ئێستا لەسەر داخوازی دەوڵەتێک یا سیاسەتێکی چەپەڵی داگیرکاری تورکیا بە تیرۆریست ئەیانەوێ ئیجباری هەموو جیهان بکەن کە کورد بە تێرۆریست لەقەڵەم بدەن لەبەر ئەوە ئەمە مەردانێکی سیاسی بوو بۆ ئەو کاتەم هێرشە لەگەڵ سەردانێکی ئەردۆغان بۆ بەختە و بۆ هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە ئەندامێکی ناتۆیە و تەسیری پلانی دەمێکە داڕشتووە بە هەموو شێوەیەک هەوڵی ئەوە ئەدا کە بەرەنگاری پێشکەوتنی کورد بێ نەک لە هەر چوار پارچەی کوردستان بەڵکو لە دەرەوەی کوردستانیش لە هەموو جیهاندا بە ئاشکرا بەبێ شەرمانە ئەو ئەڵێ کوردبوونی نییە بە هەموو شێوەیەک یعنی ئێمە چەندەها جار بینیمان ئاخافتنی کرد کە گاڵتە بەبوونی هەرێمی کوردستانەکە و بە هەڵەی دائەنێ ئەڵێ ئێمە ناهڵین کە ئەو هەڵەیە لە ڕۆژئاوا دووبارە بێتەوە و زۆر جاری عنی بەبێ شەرمانە کە خۆی بە دۆستی باشووریش دائەنێ بە شێوەی گاڵتە پێکردن گاڵتەی بە باشووری کوردستان کردو من حەزمە کرد کە هەرێمی کوردستان ئەوەندە بەهێز بواە ئۆردوغان بهاتە داوای لێبوردنی بە تایبەت لە ماڵی بەرزانی بکردایە بۆ لە سێدارەدانی عەبدولسەلام بەرزانی ئێستا پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە لاوازە؟ بەڵێ لەبەر ئەوەی کە هەمیشە بەرژەوەندیەکانی ملەتی پشتگوێخست و لە بەرنامەیان نەبووە ئەبوایە هەرێمی کوردستان لەو ڕۆژەوەی کە دامەزرا بەو هەموو تاوانی کە بەرامبەر کورد کراوە هەموو دنیا داوای لێبوردنی لێ بکردایە بە تایبەت عێراق هەرچەنە ڕژێمی سەدام ڕووخا بەڵام داوای لێبوردنیان نەکرد نابێت تورکیا ببێ بە نمونە ئەبێ ئەو دەستکەوتەی کە ئێمە هەمانە لە هەرێمی کوردستان دەستکەوتی میلەتێکە خەباتی چەند سەد ساڵی میلەتێکە لەگەڵ ئەوەشا دەستکەوتێکی دیموکراتیە بۆ هەموو عێراق بۆ هەموو عەرەب شانازیە هەر دەستکەوتی ئێمە نییە لەبەر ئەوە ئەبێ عێراق هەوڵی ئەوە با یەکەم سنووری خۆی بپارێزێ دووهەم ئەو دەستکەوتە کە بۆ ئەوانیش ئەبێ شانازی بێ کە نمونەی دیموکراتی لە ناوچەکەیە تورکیا چاو لە عێراق بکە نەک عێراق چاو لە تورکیای داگیر کرد بکە. سپاس دەکەم شەهلا خان دنیاک سپاس. شارین. سپاس بۆ ئێوەشتام کاتە بیسەرمان بوون دوا بە دوای من هاوکارم ژیان لەگەڵتان بەردەوام دەبێت ڕۆماڵی تایبەتی دەبێت.